سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ڕێزگەرسن لە یادی میلاد معروفی لە بۆکان، بانگەوازی کشانی شۆڕژگەری کورد لە سوئیس بۆ پشتیوانی لاوریشە مرادی و پەخشان عەزیزی، سەپاندنی سزای زیندان بەسەر 3 شارەزاری کورد لە تورکیا، کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز، ناڕزایەتی کرێکارانی کارخانەیەکی شووب، بانگەوازی بەنجکراوانی سیاسی بۆ پەیوەستبوونی خوێندکاران بە کارزاری نابۆی عەدام، سەپاندنی سزای زیندان بەسەر چەند چالاکی مەدەنی و مافی ژنان لە 3 دارەزانی دوو بەندکراو لە زیندانەکانی ڕەشت و شیراز، و پەسەندکردنی بڕیارنامەی پێشنیارکراوی مافی مرۆڤ لەلایەن کەنەداوە دژ بە کۆماری ئیسلامی. درۆژێ هەواڵەکان. ڕێزگەرچن لە یادی میلاد معروفی لە بۆکان. ڕۆژی چوارشەممە 30 خەزەڵوەر نەماڵەی نەمێرم میلاد معروفی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان لەسەر مەزاری ناوبراو کۆبوونەوە. میلاد معروفی تەمەن 23 ساڵ ڕۆژی هەینی 27 خەزەڵوەری 1401 بە فیشەکی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ڕۆژی ڕابردوو نەماڵی ئەو هەمیشە زیندووە مەزارەکەیان لە گوندی کۆستەی بۆکان گوڵباران کرد و بەڵێنیاندا درێژە بە ڕێگاوە ڕێبازی بدەن. بانگەوازی کشانی شۆڕژگەری کورد لە سوئیس بۆ پشتیوانی لە وریشە مرادی و پەخشان عەزیزی. ڕۆژی چوارشەممە 30 خەزەڵوەر کۆمەڵێک لە کشانی شۆڕژگەری زانیشتی وڵاتی سوئیس لە چەند پەیامی جیاجیادا داوایان لە کورزانی دانیشتووی ئەوروپا کرد لە ئەکسیۆنی 3 سەرماوەز لە شاری بێرن بۆ پشتیوانی لە پەخشان عەزیزی و وریشە مرادی بەشداری بکەن. کشانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی کورد داوایان لە هەموو پارت و لایەنە سیاسیەکان کرد پێکەوە یەکدەنگ و یەک هەڵوێز دژ بە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی ڕاپەڕن و ڕێگە نەدەن ئەو ڕەژیمە دڕندەیە ئازادترین ژنانی کوردستان بە بیانووی بێبنەما لە سێدارە بدات. ژنانی شۆڕژگەری کورد ڕایانگەیان ئەگەر یەکگرتوانە ڕوبەڕووی سەرکوتی سیستماتیکی ژنان نەبینەوە کۆماری ئیسلامی درێژە بە پێشێلکاریەکانی ئەدات. سەپاندنی سزای زیندان بەسەر 3 شارەزاری کورد لە تورکیا. 3 شارەزاری هەڵبژێردراوی کورد لە شارەکانی دێرسیم، پۆلور و جوولەمێرگ لەلایەن دەزگای قەزای تورکیاوە بە زیندان مەحکوم کران. بە پێی راپۆرتی مێدیاکانی باکووری کوردستان، دادگای باڵای دێرسیم جودەت کۆناک و مستەفا ساریگۆڵ شارەزاری هاوبەشی دێرسیم و پۆلوری بە تۆمەتی ئەندامەتی لە ڕێکخراوە نایاسایەکان هەر یەکەو بە 6 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم کردووە. محەممەد ستیق ئاکی شارەزاری هاوبەشی جوولەمێرگ لەلایەن دادگای حەکاری بە تۆمەتەکانی ڕێکخستنی کۆبوونەوەی نایاسایی و ئەنجامدانی تاران لە بەرژەوەندی گروپە نەیارەکانی دەوڵەتی تورکیا بە 9 ساڵ زیندان سزادراوە. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز. ڕۆژی چوارشەممە 30 خەزەڵوەر خانشینکراوانی سەنعەتی نەوت لە خوزستان لە بەردەم سندوقی خانەنشینی شاری ئەهواز کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی جاخوازیەکانیان بوون. خانشینکراوانی سەنعەتی نەوت لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوویاندا خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە جۆخراوەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسەنگسازی، چوونە سەرەوەی ئاستی حەقدەست بە پێ ڕێژێ هەڵاوسان و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. ناڕزایەتی کرێکارانی کارخانەیەکی شووب. کرێکارانی کارخانەیەکی شووب ڕۆژی چوارشەممە 30 خەزەڵوەر لە ئەزنەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکارانی ناڕازی ئەو کارخانە 120 کارگەی هەیە و هێشتا حەقدەستی مانگەکانی گەلاوێش، خەرمانان و ڕەزبەری ئەم ساڵیان لەگەڵ جێژنانەی ساڵی 1402 وەرنەگرتووە.
کرێکاران دەڵێن چەند جار کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردووە، بەڵام خاوەنکار بیانووی نەبوونی سەرشەوەی دارایی بۆ دواخستنی جاخوازیەکانیان هێناوە. لە حاڵێکدا چەندین گرێبەستی گەورەی لەگەڵ ناوەندە دەوڵەتیەکان بەستووە و کێشەی دارایی نییە. بانگەوازی بەندکراوانی سیاسی بۆ پەیوەستبوونی خوێندکاران بە کارزاری نابۆی عەدەم. دوو خوێندکاری بەندکراو بەناوەکانی ئەمیر حسێن مورادی و عەلی یونسی لە بەیاننامەیەکدا داوایان لە خوێندکارانی ئێران کرد بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارە پەیوەست بە کارزاری سێشەممانەی نابۆی عەدەم بن. ئەو دوو خوێندکارە ناڕازیە لە بەیاننامەکەیاندا ڕایانگەیاندووە کاتێک ئەتوانین لە سێدارە تێبگەین کە هاوبەندیەکەت کە تا دوێنێ بزە لەسەر لێوی بوو دوای بانکرانی بۆ عەدەم چیتر ناگەڕێتەوە. کاتێک لە عەدەم تێدەکەین کە هاوار و ناڵەی دایکی موحسن شکاری و فرمسکەکانی دایکی محەممەد قوبادلو بێنە پێشاو. کاتێک لە ترسناکی سێدارە تێدەگەین کە ترسی لە دەستدانی ئازادیخوازانی شارۆچکە ئەکباتان هەست پێ بکەین. گەنجانێکە پڕ لە هیوا و ئاواتن و لە سێدارەدانیان چاوی هەر مرۆڤێک تەڕ دەکات. ئێستا کاتی یەکگرتوویە و داوا لە هەموو خوێندکاران دەکەین هاوڕێ لەگەڵ بەندکراوانی سیاسی پەیوەست بە کارزاری سێشەممانەی نابۆی عەدەم بن. دیاریکردنی کاتی دادگایکردنی دووبارەی شەریفە محەممەدی لە ڕەشت. کەمپەینی بەرگری لە شەریفە محەممەدی ڕۆژی چوارشەممە خەزەڵوەر لە ڕاگەیاندنێکدا وتی بڕیارە جەلەسەی دادگایکردنی و چالاکە کرێکاریە لە ڕۆژی 29 سەرماوەز بەڕێوە بچێت. لە 14 مانگی سەرماوەزی 1402 شەریفە محەممەدی بە بیانووی تێکۆشان بۆ ژیانێکی باشتر و ئینسانیتر زیندانی کراوە. تەنیا تاوانی ئەو چالاکە کرێکاریە 10 ساڵکار لە کۆمیتەیەکی یاشکرای کارگەری و سربەخۆ لە تەواوی حەزبەکانە. زیندانیکردنی ئەو ژنە تێکۆشەرە بە بیانووی بێبنەما لە حاڵێکدایەکە کۆمیتەی هەواهەنگی بۆ دامەزراندنی ڕێکخراوەی سربەخۆی کرێکاری دامەزراوەیەکی یاسایی ئاشکرا و سربەخۆیە. ئەو کۆمیتەیە لە ساڵی 84 هەساوی بە ئیمزا نامەی 4000 کارگەر لە شارە جۆرەجۆرەکانی ئێران کە بۆ وەزارەتی کێشوەر نێردرا بوو دامەزراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر چەند چالاکی مەدەنی و مافی ژنان. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران مەهوەش سەیدالی ناسراو بە سایە و 5 تۆمەتباری ئاگرکردنی زیندانی ئێڤین بەناوەکانی لوقمان ئەمینپور، مەیسەم دێهبانزادە، مەجید ڕەوشەننژاد و ڕەزا سەلمانزادە، هەروەها حەمید ڕەزا دەستوانە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە زیندان مەحکوم کراون. بە پێو راپۆرتە مەهوەش سەیدالی چالاکی مافی ژنان بەندکراو لە زیندانی ئێڤین لە پەروەندەیەکی دیکەدا بە 2 ساڵ زیندان و 506 ملیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراوە. لەلایەکی دیکەوە 4 تۆمەتباری پەروەندەی ئاگرگرتنی زیندانی ئێڤین بەناوەکانی مەیسەم دێهبانزادە، مەجید ڕەوشەننژاد، ڕەزا سەلمانزادە و لوقمان ئەمینپور لەلایەن دەدگای سەرکوزگەری قەزایی ڕژیم سەرجەم بە 33 ساڵ زیندان و 518 زەربە شەلاق مەحکوم کراون. لە شاری دێهداش چالاکێکی مەدەنی بە ناوی حەمید ڕەزا دەستوانە لەلایەن زادگای ئینقلابی پارێزگای کۆهگیلویە و بوێرەحمەد بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە نیزام بە 10 مانگ زیندان سزادراوە. لە سێدارەزانی دوو بەندکراو لە زیندانەکانی ڕەشت و شیراز. بەیانی چوارشەممە خەزەڵوەر حکمی عەدامی دوو بەندکراو بەناوەکانی محەممەد حسێن نادری و ئەمرۆڵاه دێهقان لە زیندانەکانی ڕەشت و شیراز عەدام کران. محەممەد حسێن نادری 2 ساڵ لەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرا. هەروەها ئەمرۆڵاه دێهقان بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانی عادڵابادی شیراز لە سێدارە دراوە. شاینی باسەکە لە سەرەتای مانگی خەزەڵوەرەوە تا بامڕۆ 139 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە سێدارە دراون.
دۆخی خراپی تەندروستی دوو بەندکراوی سیاسی لە زیندانەکانی شاهڕود و ئەڤین. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران، عاتفە ڕەنگڕیز بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی شاهڕود بۆ نەخۆشخانە گوازراوەتەوە و ئەبوولحەسەن مۆنتەزێر بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین دۆخی تەندروستی ناجێگەرە و لە دەستڕاگەیشتن بە جەرمان بێبەشکراوە. بە پێزانیاریەکان، عاتفە ڕەنگڕیز بەهۆی نەخۆشی دڵ باری تەندروستی تێکشووە و لە بەشی ئایسیوی نەخۆشخانەی شاهڕود بەستەری کراوە. پارێزەر و بنەماڵەیە و بەندکراوە سیاسیە داوای ئازادی کاتی یان مەرەخەسی دەرمانی بەناوبراویان کردووە، بەڵام دادستانی شاهڕود لەگەڵ دانانی وەسیقە بۆ عاتفە دژایەتی کردووە. لەلایەکی دیکەوە، ئەبوولحەسەن مۆنتەزێر بەندکراوی سیاسی بە ساڵاچوو لە 23 خەزەڵوەری ئەم ساڵەوە هاوڕێ لەگەڵ دوو بەندکراوی دیکە بۆ بەندی تاکە کەسی ڕاگوێزراوە لە حاڵێکدا چەند نەخۆشی هەیە و ئەبێ ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان بکرێت. ڕۆژی ڕابردوو ئەو بەندکراوە سیاسی ڕاگەیاندکە لە ناڕزایەتی بە بێبەشکرانی لە دەرمان مان لە خواردن دەگرێت. پەسەندکردنی بڕیارنامەی پێشنیارکراوی مافی مرۆڤ لەلایەن کانەداوە دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی چوارشەممە 30 خەزەڵوەری 1403 کۆمیسەی سێهەمی کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکان کە لەلایەن وڵاتی کەنەداوە بۆ شەرمەزارکردنی سەرکوزگەریەکانی کۆماری ئیسلامی پێشنیار کرابوو بە زۆرترین دەنگ پەسەند کرا. ئەو بڕیارنامەیە بە 77 دەنگی ئەرێ، 28 دەنگی ناو، 66 دەنگی بێلایەن لە کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکاندا پەسەند کراوە. بڕیارنامەکە سەبارەت بە ڕێژەی بەرزی سێدارە، دەستبەسەرکرانی نایاسایی، سەرکوتی ناڕازیان و پێشێلکردنی بەردەوامی مافی ژنانە و پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافەکانی مرۆڤ بە توندترین شێوە ئیجانە دەکات. دووە هەواڵ مانگرتنی هەزاران کرێکاری ئێجارەی پۆست لە کەنەدا. ڕۆژی چوارشەممە 30 خەزەڵوەر هەزاران کرێکاری شاغەڵ لە ئێجارەی پۆستی کەنەدا دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی دەستیان لە کارکێشایەوە و ماریان گرت. بەپێ راپۆرتەکان 55,000 کرێکاری شاغەڵ لە ئێجارەی پۆستی کەنەدا لە ناڕزایەتی بەکەمی حەقدەست و نەبوونی ئەمنیەتی پیشەی دەستیان لە کارکێشایەوە و داوای جێبەجێکردنی جاخوازیەکانیان دەکەن. کرێکارانی ناڕازی دەڵێن دانوستانی نوێنەرەکانیان لەگەڵ دەوڵەت بێئاکان بووە، بۆ بۆنەیەوە بە کۆمەڵ دەستیان لە کار کێشاوەتەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە.